قرآن الوداع الوداع. فتحت فيك أبواب الجنان، فتحت فيك أبواب الجنان، وغلقت فيك أبواب النيران، وصفدت الشياطين. وداعا يا شغل الخيرات، وداعا يا شهر التهليل والتسبيح والتراويح وتلاوة القرآن الوداع الوداع. وداعا يا رمضان، وداعا يا رمضان، ما تجيني ويبوني قرآن، ما تجيني ويبوني إيمان. ديوان وسفر إيمان، ديوان وسفر إيمان، رحمتي بو همومان، رحمتي بو همومان. ياري وبخشن دي أسمان، ياري وبخشن دي أسمان، بودك رايقون أغباران، بودك رايقون أغباران. فرفزدان فرصة دهر وأغباران، فرصة دهر وأغباران، بود الله يبرن داران، بود الله يبرن داران. كدت روشي وداع، كدت روشي وداع، فرمي سكون دين اخوان، فرمي سكون دين اخوان. درمي واني نازدر، درمي واني نازدر، لقال تماني ناديار، لقال تماني ناديار. وداعا اي رمضان، وداعا اي رمضان، ما نجيني ويبوني إيمان، ما نجيني ويبوني إيمان. ديوان وسفر إيمان، ديوان وسفر إيمان، رحمتي بو همومان، رحمتي بو همومان. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. هكا برنامه نبو وهكا رمضان نبو بله. وما مستوى آيني توصى وداع كري هم مصلوبي تجينات كر بس بوتشبكم دستت من كري داينا أخر بويتا شتيش يعني أوه عرفة شي أوه يعني بأخوة عرفتي ناخوشة لدير زمان بأخوة عرفتي ناخوشة همي خاطر خواستن نتخوشة قربان وهر لكل دست شيء بيككي بداية ومهيش ياهي. آخركش هر كوتاية مروفيش وايا مروفيش كدروس دبي آخركي بو شوية بو شوية هربو مرنية إيتو. همي طوبة مرنية بس مون بو خديها وداعش يعني خوي ما بستك ليرس يعني أوش فراقي أحبه خوش بيستي أوش لا تزي دلي خوي كساني أواني يعني هبت زدي يستوي دعك دست بيكر بله وحافظية كبرة برا دست بيكر خواهي قولة تمن دريش كدين لقرد زنابتو الله الحمد لله بهاوكاري أو دوستو خوش شويستو أحباباني يعني السلامة لك سلام بكيم ضل خوته ومك مرق الشوق والذوق با أينك السلام عليكم ورحمة الله وبركاته إن شاء الله خدي خيرات بنفس هر أو بي إنانا تجيبوا ما وبهمية خيرة
چی گلکش ما آگه لینینه یعنی 15 روز چون 14 روزت هیوا رمضان پیروز در باز مینم نکات پاشیوا 15 دا بله یعنی من نیوا و هیوا پیروز ما در باز کرد نیوا مای هک خود عمری بده توجی طبعا و جا خودی نکت هندک کس نکجی هبن به آگه شوی که امیت هیوا کا پیروز دا و درگهت بحشتت وکرینه و شیطان گرتینه و درگهت جهنمت گرتینه به آگاه بن کو بۆ کەسانی خواناس و بۆ کەسانی لە خوا ترس خەڵک دەڵێ مەسەرەن ئەو کارەی دوێنێ ئەنجام درا و ڕاستە مەتەلەن شتەکە دەبینی دەڕاست شەیتان بەستراوەتەوە بەڵام لە هەمان کاتیش ئەگەر ئینسان مرۆڤ لە چینی مرۆڤاتی خۆی هاتە دەرێ دەبیتە دڕندا نه هەر ئەسڵی ئینسانەکەش ئینە النەفسە لە ئەمارەتون بالسوء بەردەوامە لەگەڵ بەڵام تو کنترۆلی نەکەی بە قورئان و بە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم حەزرەتی یوسف سەڵات و سەلامی خوای لەسەر بی دەفەرمێ کاتێک کە زولەیخا لێم هاتە ژوورێ یاین داوای ئەو شتەی لە من کردە فەرمێ وەما ئوبەری و نەفسی ئەوە خۆی دەشتێنیتەوە دەرێم وەکو چۆن کەسێک کە لە هاویندا بە ڕۆژی حەزی لە ئاوی ساردا نەفسی مرۆڤی وایە قوربان بالضبط نفسي مروفي وايا بلام إن النفس لأمارة بالسوء جنابة فرمو إلا ما رحم ربي جا قالي جنجو جحيل وطولازة وقالي ديكو بابا طيبتيشي وهاشقو هابت ولا ما مصاربة طولاس يعني جنج ما شاء الله طولاس يعني جنج أو النويب طولاس وهاشقو هابت أبا بازده ام كاتينات نوفا پاشیف و روژیا 15 دا ما 14 روژی پیروز پشت خو هلان بونا رابردو تا اتو خوش نازانم وتلك الأيام نداولها بين الناس خوش بالضبط خوش يعني تسبكي خوشت بكوجي دور لو ما هرب خوشي ناقري هرب خوشي فرموتي لآخر كوتاي آتك ولتكمل العدة أدي يعني تكمل العدة وكاتيك تواو دبيت في جاه الشيار بن أفا تشوتشو إن شاء الله خد المناقرة هكا ما 5 رجي كربت إيش أفرو بيفاش في دقيق بيفا يدي بريارة خوب دا قرآن فكا قرآن خوب بخينا نویجت خوب بکه دست ببکه اوان 15 روزا مزبید به همه پید به مزگفته قرآن خواندنه باشه خیر و صدقات اتو سلامش معنی کرد السلام علیکم و رحمت الله و برکاته السلام اخوالهم ولاکتم ان شاء الله مادم وداعه و امی خاطر خوش به هیوا پیروز خواسین هیوا قرآنه تو وداعه که گود تبچه دلمتون که ویجاب آیات قرآن پیروز بچه دلمه گش که بخیرا پیرا خو ای خودش ترازی هر دو پیر تمر خودی کی نه تو زانی پیر چه ولی ننک هر دو چند وفاتیان کردن ماینه ان شاء الله تمنیان دریج بیا ربی صحتیان باشه زوزو دست سردانیان دکی کم والله بروفم ادي رمضان سوي انا سوي نسوي مازال باهبي يلا أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان فبأي آلاء ربكما تكذبان
فبأي آلاء ربكما تكذبان صدق الله العظيم. أي بارك الله فيك. الله عليك. زوقت أكيد جرى مصرية وقلت الله بويا عليك بويا ما شاء الله. بويا اهدى يا سيد. بويا تو بارك الله فيك. أري والله. من يالك القرآن نعم تاخذ يا بهار الله قرآن. عليكم بالشفاءين العسل والقرآن. الله الشفاء. ابن القيم الجوزي ده فرميه او دلا اگر زي قرآني تنبته والشفاء نبي هيش درمانك سودين يبو الله هربو هالسودين بكالكي هيزناي السودين بكالكي تسدي ألا بذكر الله تطمئن القلوب. إن هذا القرآن يهدي للتي هي أقوى ويبشر المؤمنين الله بس بوتشي الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. أبي تقوى أبي بخير كار نا حاشا في ديوان مروفة كترا هاد نزانت كا نويش چيا وسجدت چيا مانا خود دي والله مروف خشيمة قال جرى مروف خوش بيرت كت والله والله دبي بخوي دبي إنسان زور أقايل أخوي بي خوي همو كات لبير بي تو هيت ني وارا بنزك بريندار بي آي مردم بنزك الله أكبر خداي بكالك قرزاري توين يا الله مشتاق يا ربي. أي بارك الله فيك. داس بيبكين بجمع يو داس بيكري شتيواني خواي أري شتيواني خواي أو كوداعك داس بيكرت بودنجة هايبتا أو هانيا يعني إلا يكك بأعجابي إلا بيروزي أو مانجا بيروزا مجر أواني دي كهميان ضليان تندبيت كميوانا شيء عزيزة خوا أو ميواني نارديا أو دي كمثلا أعجايلينيا بس بتزدي أو كاتا أو تامي زوربو كهمو خلق دتسونا مزقوتي لنويجي بجماعات لتراويحي لروشوش كاندني كاك أو خلق همو إلى مزقوتي بو والله لروج لبربان كاكا قسبك كان دخوان دقران هشتا كا برين دلي وداع بس هشتا كا ناخوشك لو روجيك درجاي مزقوت بيو ددري وكوتاي دي زجن خلاص دبي أو زي مزقوت كان أو أجد زجن نبا الراس خلق سيدي ده هاد هبت زجني هندوكك مشغول دبن يكتر دبينا بخواي أو كاتب بتامبو بتزدي إستا أما جان آسان بوا الحمد لله بس تكان تامين ماون مكو جاران بتايبت لسردمي سوشيال ميديا كاك محمد دريلو ناتيا ناو توري ادي وتسوم برا درا وسطا دابا دو قصي خيري كان لينا قرينا ولينا قري سبحان الله باشك ما مصا هادي وتسدا سيخود كتو بتايبت لسردمي سوشيال ميديا بأغان لهموشتي باش هموشتي خير هموشتي بركات لنا أوجيانا بتايبت وسيلة خير والشر أجر بكار بيني بو باش أو باش بلام شيري شي دوسرة أجاد لنا بدفوتي أم تشوا سوشيال ميديا بكار بينين بو باشيه تشوا خلقي كون وكين بو باشيه و تشوا أفت خراب كار بينش خودير بخين أوانا جهدي هدي بينا ناف باشيه چكي من مونت باشيه هنا الحمد لله في بو فير كرني بو أخفتنا خيري بارچه فيديو اكي نصيحتك آموزگاری اكي دانن ما مستعد آینی جی کاتشا تایبتیش سردمی سوشال میدیا وید آینی بلاف کن آموزگاری یا بلاف کن خود حس کت افشا و دو مهوانت گله کت عزیز دیال مدابن ما مستعزانا گرده سوری ما مستعد آینی او مهوانه کی عزیز کت ناف جهان سوشال میدیا جی کردی السلام علیکم و علیکم السلام و رحمت الله و برکاته رمضان وعليكم السلام ورحمة الله وبركاته. إن شاء الله. ويسر فيروز ويسر سلام. تاجي فيروز بس قبيلك إن شاء الله. عليكم السلام ورحمة الله وبركاته. لشو دانش؟ كلام كبير مجلس بيت همارية مهمي والتبت. ده سلامتك. صدقار. والله كليتها دبينا دو صدفة. والله بلاش بخير يا أخوة سلامة يا أخوة بخير محفوظ بن يا أخوة بخير سلامة منور تانكر روناك تانكردوا سلامة أودان بن تانكردوا يا أخوة محفوظ بن إن شاء الله أودان ترجري إن شاء الله. بقى وبقى تكاني قرآني فيروز فرمودك سلامة بن يا ربي الله عليه وسلم بما كان عليه وذكر الصلاة فإن والسلام. الذكرى تنفع المؤمنين إن شاء الله. يا وذكر ربي. فإن الذكرى تنفع المؤمنين أو رما مستاش ببيري هناين وكا وداعك دستي فكر أري ما مستان قول مزقوت وداعك تان دست فكرت يعني دواي بيستا نازانم أو شو بيته زيادة أجزاء وداع دس بيك يعني
بازدەی سەرشۆ ئەرێ هەندە کەسێ هەردری نایەوە برێت جا دەرمان بێیان نەریوە هەر دەڕوە. گوتی هەر شتێک سەرەتا و کۆتایی هەیە ئەرێ والله بەرەو کۆتاییەکە دەڕۆین ڕاستە. مهم ئەوە خوا قبوڵیکە ئەوەش گرنگەوە تقریبا ئینسان شتێک لە خودای بکە ڕاست یاخوا بەخێر بێ یاخوا مەفەق بن یا رب. جێی ژیان چۆنی گیان ئەحواڵت پێ دەرێن جێی ژیان بەخوای دەکەوتە سەر شخصەکە ئێستامە پێی دەرێن جێی ژیان تەواو ئەو جێی دەری ڕیمێکسە لەو مەجلسە ئەو کو ئەو جێیە مەجلسەکە زۆر جێم ئاینی لێ بەزنای نەبووە. من جەیەک هەبی بەخۆی پیتەکەمی ناوەکەمەجێ ئەوزە دەری یان ناوەڵە نابین ئەم نیش نەرێ نابی دوای پێ دەرم دوای جەماعەت پاش پێیان بەرنامە بێدێ. پاش بەرنامەی لە هیچ جێکت نەگوتێ ناوەڵە دەبە لاگەت خەڵکەکەیە برادر شتە دێتە کۆمنتی و باس سوشل میدیای تێدا و بەرنامەیە هەر هەمووی سوشال میدیا لە دیوانە چی بیکو بە سوشال میدیای نەکرێت ئەو مامۆستاوانی نیا تایبەت لە بۆ ئەوەی کو بە جواری بەکاربین ئەو خەڵکەکەیە پێم دەرێت جعفەر هەیە دەرێت جەمیل هەیە دەرێ جەمال جەواد جەمال جیهاد ئەو جەبرێت جەبار. بە هەمووان دەرێن بەڵ کاکە یەکێک لەو ناوانەیە ئەوانەی گوتمان کەمە ئێستا لێک دێ لەوانە پازدە ناو هەیە بەجێ هەر ئەمنیش گوتم ئەتوش گوتت تەوا بزەبت بەس جعفەر جعفەر نییە و جەمال نییە و جەبار نەبوو جەبار بوو. لە جباری هەیە مامۆستا جان ئەم زفری نەبە سەردەمی بەرێ و تازە وەحیوەتێت بەڵێ بۆ پێغەمبەری خۆشتەوی اللهم صل على محمد و زەحمەتە بڵاوکردنەوەی دینی گەلەکۆ زەحمەتە ڕاست ڕاست نوکە گەلەکۆ بسۆنە هەیە ڕاست دل مۆڵە خۆڕینی حەز دەکەی لایڤە چی دەکەیەوە حەز دەکەی پۆستە چی دەکەی وەکی پێغەمبەری اللهم صل على محمد ئێمەژە پێیکری بلغوا عني ولو آية بەڵێ وی وەختی ئونوکە ڕاست خێر و گونەهژی پۆش چاوانە وەختی و سەب زەحمەت بین و کە و سەب سۆنە هەیە و سەردەمی سوشیال میدیۆیە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله طبعا زحمتي استا لەگەر ئەو زەمەنی زۆری فەرقە ئەو زەمەنی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناو مجتەمەعێکی زۆر دواکەوتوو هیچ وەسیلەیەکی ئیتیصال نەبوو ئەو ئیتیصالی بە جوبریل و لە تەریقەی وەحی ئیلاهی تەکوینی ئیمانی قەلبی خۆی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو تەریقە سەحیحەی کە تەریقەتی وەحی ئیلاهیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لۆ خۆی ئەو تەجروبەی وەرگرت تەجروبەی بینە ئیمان لە دەرونی خۆی و تەسکەی نفوسی خۆی کە حاڵەتەکانی خۆی دیت و تەجروبەکەشی وەرگرت و نەتیجەکەی وەرگرت ئەوجا هات تەجروبەکەی بیخاتە شکلێکی عملی بیخاتە مەدرسەیەکی عملی ئەبوو بەکری سەدیق و ئیمامی عەلی و ئیمامی عومەر و سەحابەی کرامی لەسەر تەجروبەکە بڵێ وەرن ئەو تام و چێژ و شیرینیە کە ئەمن لە ئیمان وەرم گرت ئەنگۆش وەرن تامیکەن هەتا لە خۆتان وەکو یەک لە عاریفان لێ دەپرسن ئەرێ باسی ئیمانمان لێ بکە دەڵێ ئیمان باز ناکرێ ئیمان تام دەکرێ ئیمان شیرینیە کە دەبێ ئینسان بیچێژی ذاك طعم الإيمان ئەڵێ یعنی ئەگەر دانیشین چەند باسی لانی زانستی ئیمان بکرێ بەڵام تا ئینسان بەڕاستی لە خۆی تام و چێژی وەرنەگرتبی شیرینەکەی تام نەکردبی ناتوانانی قەنەعەت بە بەرامبەرەکانی خۆی بکەوە ئەو تام و چێژەی نەقڵکارە بۆ قەلبی بەرامبەرەکانی خۆشی جاکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو تەجروبەی خۆی نەقڵ کرد لە بۆ قلوبی سەحابان ئەنەسی کوڕی مالک و سەحابە ئەفەرمون ئێمە لە زەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم تعلمنا الإيمان قبل أن نتعلمنا القرآن يعني پێش هەموو شت جارێ فێری چ بووین ئیمان فێری تەسکەی نەفس بووین کە تەسکەی نەفس وا لە ئینسانەکەی دەکا هەرچی حالەتە ناشینەکان لە ناو دەرونی ئەو ئینسانەی هەیە دەریبینی چووکە کە ئیمان دێ ئیمان دوو بەشە وەکو بەعزێک لە عارفین دەفەرمون ئیمان دوو بەشە بەشی زهنی بەشی قەلبی بەشی زهنیەکە ئەوەیە کە تو لە کتوب و لە محازەرات و لە دەرس و لە زانکۆ و لەو شتانە بەشە زهنیەکان وەردەگری زهن کۆی دەکاتەوە بەس لێرە مامۆستا تخوا عەفوشم بکە ئەوەی کە ئێستا ئەمە لەسەری دەڕۆین بە تەعاملکردن بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ سەحابەکان بووە ڕوبەڕووی یەکتر مەسەلەن بە دانیشتن ئەوە نەبوو مەسەلەن وەکو ئێستا سۆشیال میدیا هەبی پۆستێک بکرێ هەمویان ئاگادار بن تەئسیریشی بووێ مایەوەوە نییە حتما ئەی باشە ئێستا ئەگەر بیلا تەشبیه ئەگەر ئەم بڵین پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو زمانە سۆشیال میدیا هەبایە
سوشیال میدیاشی بەکاردەهێنا بۆ خزمەتی ئەو دینەیان شتێک کە بێ باوەڕان دروستیان کردو ئەمە دەبی لێ دوور بین ناتوانین بۆ شتی باش بەکاری بینین. طبعا هەموو شتێک کە لایانی منفعەتی زیاتر بی و ئیشی زیاتری پێ بکرێ سوشیال میدیاش و تەواوی بە بەشە زانستیەکانیش لە ڕووی توبیش و لە ڕووی شریعەت و لە ڕووی هەموو شتەکان ئەگەر بدرێتە دەستی کەسی قەلب سەلیم گەورەترین فائیدە و ئیستیفادەی لێ دەکات. بەڵام ئەگەر بدرێتە دەستی کەسێکی نەخۆش وەکو کاک ئەحمەد دەفەرمێ زانستی شەرع زانستی توب بیدێ دەستی کەسێکی دەفەرمۆ و چەقۆوە چەقو زانست بیدێ دەستی کەسێکی سەرخۆش چەقۆشی بدێ دەستی کەسێکی سەرخۆش چی لێ دەکات زجی دەیەها کەسی دەدڕی وەنیە بەڵام هەر ئەو چەقۆیە بیدە دکتۆرێکی جەڕاح چی پێ دەکات دەیان کەسی پێ عملیات دەکرەوە لە مردن نەجاتیان دەدا. جا هەموو شتە زانستیەکان و هەموو ئەو ئالەتە پێشکەوتوانەی کە ئەوڕۆ لە دنیا هەن بدرێتە دەستی کەسانەکە بەڕاستی ئینسان بن بە معنای کەلیمە ئینسان بن باش ئیمان دەرونی ڕووناکردنەوە ئەتوانی استفادەی خۆی ئەو کات تەواصل پەیوەندی لە بینی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم لەگەڵ سەحابەکان بە دانیشتن بووە نیە ڕاستە بەڵام شوێنێکی دوور بە ڕیسالە بوو نامە ڕاست ئەنی ئەگەر ئەمە ئێستا بڵین بیلا تەشبی ئەگەر سوشیال میدیا هەبە ڕەنگە بە ڕیسالەیەکی سوشیال میدیا بە پۆستێک بیانگەیان بە ڕاست یعنی ئیمێڵێکیان دەکرد وەنیە ڕاست باش ئەی ئێستا بە ئەمە بچینە لای جێی کوردی ئەوە مامۆستا ماشڵای لێبی دەرگەیەکی گەورەی کردەوە و بەڵام ئێوە زیاتر لە ناو سوشیال میدیا ئەم قسە و ئامۆژگاریانە زۆرترن یان قسەی خراپ و شتی بێمانە و شتی هیچ و پۆش لە ناو سوشیال میدیا دروستە بابەتی سوشیال میدیا مامۆستا باسی کرد باش و خراپی هەیە دەکەوتەوە سەر بەکارهێنەرەکانی یعنی بەداخەوە لە ئێستا کاوەندی دەیبینین لە کوردستان قاوارێکی بچووکە لایانی خراپەکانی بەکارهێنانی سوشیال میدیامان زۆرترە لەلایەنە باشەکانی ڕێژەیەک هەیە ڕێژە نییە بەڵام ئەگەر بۆی دابنی لەوانەیە 1970 خەڵک بەخراپ بەکاری بێن زۆرە ئەگەر لەوانە ئێستا خەڵک بڵێ بابەوەهانیە وەخت کوشتنەکەی ڕۆژانت بەخراپ بەکارهێنانیتی ئەوەش چەند شتە گوێ لێکردی ئەو های لەبێ نەبوونی یان لە بینی دووکەوانە نەوێرانی کەسە باشەکان بۆ هاتنە ناو سوشیال میدیاوە مەسەرەن چەند مامۆستای ئاینی دەبینی بە ڕۆژانە پۆستی هەبی قانونەکانی مەسەرەن ئیسلامان لە بۆ شی بکاتەوە پرسیار لە مامۆستای بکە ڕۆژانە بەکاردێنیان مامۆستا بڕێک ئاکتیڤە ئەمن بەڕاستی بەکاری دەینم وتار و بەرهەمهێن ئەو شتانشی کە پێم وایە نەسیحەت و ئامۆژگاری و خەڵک ئیستفادەی لێ دەکات باسی دەکەم لێ تەأسیری کووە مامۆستا بە خوددا تەأسیرەکەی نسبیە یعنی مەسەلەن بەعزە کەسێک کە لێ حاڵی دەبی بە نەوعی دیکە وەڵامەکە وەرگرمەوە لە وەڵام دەنەوەی خەڵک لە کۆمنتەکان چ دەخینیەوە و ئەگەر پۆستێکی بێمانە ببینی هی خەڵک کە بڵاو دەکرێتەوە لە کۆمنتەکانیان چ دەخینیەوە طبعا خەڵک دوو زۆرە بەشێکیان ئەوەی کە لێ حاڵی دەبی زۆر دەستخۆشی دەکا و زۆری پێخۆشە و بازێک جار تەوزیحی زیاتریشی دەوێت مامۆستا لەو بابەتە حەز دەکەم زیاتر قسە لەسەر بکەی زیاتر ئەمە یعنی مەفهومەکەت گەیاندیە بەڵام پێویستی بە تەوزیحی زیاتر هەیە لۆ خۆی جاریواشتی زیاتر داوا دەکات ناچارینەوە پۆستی دووەم پۆستی سێم پۆستی چارەم یعنی شتی باشتری لەسەر بنووسێ خەڵکی واشەیە کە لێ حاڵی نابی هەر لە خۆ دەوێت مەسەلەن شتەشی بنووسی وەلەو کەمتر بەڕاستی بەرامبەر مامۆستایانی ئاینی شت دەکرێ ئەدەبەن احترامە خەڵکی کوردستان بە ئەوەندە ڕێز و حرمەت و احترامی هەر هەیە بەڵام لە هەمان کاتیشدا ئەمەش بەدەر نییە لەوەی کە جاری وایە هەر ئەو ساڵی کە پار و پێرار وەبزانین هاتین بەرنامەیەکمان کرد لەگەر جەنابتان لێرە لەبەرەوە کە مەسئولێتێکی گەورەیە حەق و ناسی تێدا ئینسان دەبێ بەڕاستی زۆر ئاگاداری قسەکانی بی چونکە خۆی ڕەب العالەمینە فەرمێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد يعني قسەیەک لەسەر زاری ئینسان ناتە دەری تۆ گوتت حەق ناسی تێدای مەبەستت چیە هەر ئێستا دەمیش لەو ئاەتە ڕۆنیکەم جەنابەت بابەتەشی دەنووسی بابەتە بڵاو دەکەیەوە کە ئەمن دێم مەسەلەن بابەتەکەی جەنابەت بە بیر و بۆچون و فکر و مەدرسەی من ناخوا هیچ نەبی احترامی ڕەیەکەت دەگرم ئەگەر باوەڕیشم پێی نەبی
دین وای فێرکردینە يعني خوای رب العالمين حتى فرميت زون بشيطان مدن ولا تصب الشيطان يعني پیغمبري خواه صلى الله عليه وسلم سندين فرمودا فرمي ولا تصب الشيطان بلكو خوتان لشركاني بپارزن يعني أمن لو مانية زنيو بشيطان بدين باشا كأمن لبوم نبي زنيو بشيطان بدم تسون لبوم هي زنيو بزنا بدم بو براي بدم بمامستا بدم بو يعني شتيكم كبدل نبي ليرة براسي دقريتو سر كولتوري ثقافة و تێگەیشتنی ئەو خەڵکی کە بەکاری دێنی لێ لە کوردستانی خۆمان وەکو ئوستاز فەرمووی ئەمە پێشەوەی کە ئەو ئالەتانت بدەینە دەستی خەڵکو و بەکاری بینی پێویستی بە دەورەیەکە ئێستا لە بۆ هەموو شتەکان باوەڕکە لە بۆ دین پێویستمان بۆیە خەڵک دەورەیەک بکە ئەو جەم و مارەسەی دینداری بکە لە بۆ یەک قەوسم بدەیت ئەوە جێی دێریە ئاخر یەک قسەی زۆر مهمەیە بپرسین لە بۆ هەموو شتێک سیاقا دەورەی هەیە عەفیە چێژ لێنان دەورەی هەیە وەرە فێری زمانێک بی دەبی دەورەی بچی قاوەی دروستکەی دەورەی هەیە سوشیال میدیا داهاتە چی گەورەی هەیە بەڵام ئایا دەورە هەیە خەڵک چون فێری سوشیال میدیا بکرێت چوونی بەکاربێنین چون بوو خۆمان بیکەینە داهاتێک دەرگایەکی باش بی و بازارێکی باش لە کوردستان بەڵێ هەیە هەیە دەورە هەیە بەڵام قسەی مامۆستای ئەوەی کە چۆن بەکاری بێنی نییە مەسەلەن دەورەک نییە بڵێ کاکە دەورەکمانێ هەفتەی 2 ڕۆژە چۆن منداڵەکانتان فێری ئوسلوبی سوشیال میدیای بکە لە چێ کۆمنت بکە لە چێ قسەی بکە ڕای خۆی بڵێن نەڵێ مامۆستایەکی ئاینی هاتە سەر شاشەی عیبە نابی یان بابەتێکی دینی بوو لایکی بکا بۆ بێ ئەو ڤیدیۆ بەسەرکەوی بەڵام وەکو دەورە چۆن داهاتەکەبی هەیە خۆی لە خۆیدا خودی دەورەکە داهاتەکەیە باتێت گێن کابرا دەڵێ کاکە فێرتان دەکەم چۆن لە سوشیال میدیا ماگانە دەوەڕقەی بەرز بینن وەڵا باش عیبی چییە پێ چ بکەین بەشداری و دەورەی بن وەرنە هەڕونە تێلگرامی یەکێ 25 زاری بدەن باش بەشداری دەورەکەی دەکەی 5 ڤیدیۆ یوتیوبیانی نیە تەرجمەیان کردیەوە خراپ نییە بەس جاری لەوەی گەڕێ بوو ئەتوو بە تەمانی شتێکی وا بکەی ئەو قسەی مامۆستای زۆر جوان و ڕێکە خەڵک فێری ئەتەکیتی بەکارهێنانی گوێ ناگری گوێ ناگری ئەتوو مەسەلا ئاخی جار کەنجینە لە خود بە باسان کرد و سوشیال میدیای بەکاربین دەڕووی با بڵین ساڵانە باسەکرێ و ناوە ناوەش مەسەلەن لە کە ئاسەواری خراپ دەبینی مەسەلەن ئەبینی کە بەخراپ بەکارهێنانەکەی تاسیراتی سلبی زۆر خراپیە و یان نەئەخلاقیاتی زۆری لێ دەکەویتەوە ئەو کاتێمە مەجبورین بینە سەر مینبەر بینە سەر شاشەکان بڕین کاکە ئەی هاوار حکوومەت منەزەمەکان خەڵکی خێرخواست خەڵکی شارەزا و پسپۆر لەو بوارانە وەرن خەڵکی فێرکەن چۆن بەکاری بینی یعنی ئەوە حاڵەتەکی زۆر چوە زەرورە ئەو ڕۆ هەموو کەس لە دەستیتی لە مامۆستاوە بگرە لە گەنجۆکۆ بگرێت لە منداڵەکەەوە کە فێر زمان دەبیتن و قسە دەکاتن یەکسەر مۆبایلش دەخرێتە دەستی و ئەو نازانی چۆن بەکاری بینی پێویستە بەڕاستی هەر لە ڕەوزەوە تا دەگاتە زانکۆش بەڕاستی سیستەمێکە بی سیستەمی پەروەردەی چۆن خەڵک بەکاری بینێن باسی چەقۆکەم کرد یعنی ئێستا ئەمە کابرا مەسەلەن شەهادەیەکی زۆر بەرزیە بەس چونکە دەروونەشی زیندوی نییە بە ئیمان و بە ئینسانیەت تەمەشا دەکەی ئەو زانستێکی فێری بووە هەر لەو چەند ڕۆژانە خۆ دیتمان کابرا یعنی سحابی شەهادەیە و چ کارە ساتەشی لە خۆڵقێنی خودی مەپارێزت مامۆستال فێری باشە تشتێکی دییان بێژین جارێ ئەوە بابەتی خراپی و باشی مەوێت مەنەوێت تێتێدەوە هەرێکژی نەفسیەتە خۆ تێگەشتنە خۆ ئەوێ سوشیال میدیای مەسەن دێبکارینێت و دەربڕینێش هەمی بۆ چوونێت خۆ کرد ئێوە گرنگ تایبەتیژی هین وەکە مامۆستایەت ئاینی جێژی گوت سوشیال میدیا بیا بەشێک ژیانە ڕاست هین سەر مینبەرێ بەحەستکن ئەف خەبەرێکێ تو دبێژی بکۆمنت دەبووتە حسابت حتا ڕۆژە قیامەتی هەر کەسێکێ بخینێت هەر پۆستێکێت تو بکی و نایەتە ژێبرن حتا ڕۆژە قیامەتر سەر تەحسێبە بگونەها یانژی گونەهاوێ چییە دەزێتتر خەڵک سم بوختانە چکۆم لە کۆمنتی وڵی فلانکە مامۆستا فلانکە نەفەر ئەو هاانیە کوڕینە ڕاست ئەو هایە ڕاست هەر غیبەت نییە تەبعاً ئەمن باسم کرد ئەجاهر لە زمن ویستم قسەی بکەم بەس دەناوە قەتعت کرد قسەکەیتەوە بکەین کە بەرنامەکمان کرد لێرە بابەتێکی یعنی ئەمن ڕێیەکی تایبەتم باس کرد لێرە لەسەر بابەتێک دوای خەڵکەکە دیار و بازێک لە خەڵک تێی نەگەیشت بوون تێی نەگەیشتوان دێ قسەی ناشینیان کرد کە قسەی ناشینیان کرد بوو ئەمن پێم تەبیعیە چکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە وحی ئیلاهی هینایە خزم و کەسی خۆی و مام و نزیکەکانی خۆی دژاتی دەکەن و قبولیان نییە وحی ئیلاهی کە قسەی رب العالمینە دەیدیسان خەڵکەکەی هەر قبولی نییە ئێستا ئەگەر ئەمە قسەیەک بکەم بازە خەڵکە قبولی بی و بازە خەڵکە چیش قبولی نەبی نابی بەڕاستی ئەمن پێی مەشەوەژم و پێی تێکچم بڵێم چۆن دەبی خەڵک پێی قبول نەبی دەی خەڵک قسەی خوددایان پێ قبول نییە قسەی پێغەمبەریان پێ قبول نییە
یەک لەو برادرانەی کە خوددا عافویکە کۆمنتێکی یعنی ناشی مرتەبان ئەوە باسی ئەو لێ ئەو نقطەکە باسەکەم ئەو برادرە نقطەیەکی لەسەر من نووسی بوو لەسەر بەرنمەکەی تی مامۆستا چۆن قسەیوە دەکە هەر نازانی ئەو بابەتی بکە دوایی کە بەخۆی نەوەستا خۆی تەلەفۆنی کرد گوتی مامۆستاتم بەرە ئەو بابەتە لە ڕووی قورئان و لە ڕووی عەقڵەوە باسەکە ئەوەیە تی وەڵاهی مامۆستا من وا حاڵی نەبووم زۆر داوای لێ من دەکەم کۆمنتەکەی ڕەش کردەوەیان ئەجا دوایی هاتە ماڵێ داوای لە بردننیشی کردی گردنم ئازاکە وڵی کاکە جان گردنی هەموو خەڵکم ئازا کردیە لە خۆت لە منەوە ئازابە بەس ئازاب بەرامبەر خەڵکی دیکە بەڕاستی شت مەنووسن ئەوە مەسئولیەتە لە قیامەت ئێستا ئەو پیاوە وەفاتی کردی و مردیە کۆمنتەکەی ڕەش کردەوە من ئەو ڕۆ تەماشای ڤیددیوەکەم کردەوەتم زانم یعنی چێشتی نووسێت چێچکە لەسەر ئەو بابەتەکە لەسەرەوە بوو دەمگوت مەسەر ئەو پیاوە ئێستا گەڕەشی نەکردبایەوە داوای گردن ئازایشی نەکردبایە ڕۆژی قیامەتی دەی ئێستا ئەو پیاوە لە حالی قیامەتی خۆیدایەوەنیە خی گەورەشە فەرمی یەک قسە لەسەر زارتان ناتە دەرێت کە نەنووسێ هەمووی ئەنووسێت تۆمار دەکرد ڕۆژی قیامەت حەق ناسە دەی ئەمە ڕۆژی قیامەت یەقی بگرم کاکە تو لەسەر چ ئەساسە زینێوی ناشین دەدەی وەنیە لەسەر چ ئەساسە قسەی سوکاتی بەکاردێنی زۆر ئەو بابەتەم بەدر نییە ئەو وتارەم بەدر نییە ئەو بەرنمەیەم بەدر نییە ئەو قسەیەم بەدر نییە بەدڵم نییە دەتوانم تەلەفۆنەشی بکەم وڵی فران کەس ئەمەنێتم زۆر خۆش تایبەتی لۆ بنێری لەن تایبەت تەلەفۆنەشی لە بۆ دەکەم هەموو کەس ینی بەڕاستی ئەو قسەیە ئامۆژگاری لە خۆشمان و لۆمە هەتا لۆ مامەسایانی ئاینی بعضێک جار ئەمە لەسەر مینبەر قسەیەک نەقل دەکەین بەڕاستی لەوانی ئەسڵ ئەساسی نەبی ئەو خودی خێراوی بنوێست هات و دەخوازە لێبورینێک کرد و شڵا خودی عفۆژی کردی چوە حەق و حساب بە سەدا هەزارکە هەیە نمونەی وا هەیە مەسەلەن لەسەر سوۆشیال میدیا کێشەیەک لە بینی دوو شەخص دروست ببم هات بنە لای تو کێشەکەی خۆیان باس کرد بی چ نمونەیە بەڵێ کێشە بووە هەتا نزیک بووە لە خۆ کوشتن ینی کەسی کوشتنی تێدا دروست ببی مەسەلەن کابرا دێ هەڕەشە لە کچەک دەکە لە سۆشیال میدیا یەکەم جار بە ناوی زەواج بە ناوی خۆشەویستی بە ناوی بازاکشت دێ ڕست مشتی بە و ینی ئەوە نەسیحەتێکە لە بۆ خوشکانی بە ڕێزیش ینی لە بۆ کچەکانمان بەڕاستی زۆر هەرزەکارانە بیر نەکەنەوە زۆر سادە بیر نەکەنەوە سۆشیال میدیا بەڕاستی شەیتانی ئەکبەرە ئەگەر نەزانی بەکاری بینی و ئەگەر بزانی بەکاریشی بینی بەڕاستی فریشتەیەکە هەموو خەڵک نەجات دەدات یعنی مادەم شەیتانی ئەکبەرە ئەگەر نەزانی بەکاربیینی باشتر نییە کاکە هەر بەکاری نهێنین مادەم ئەو کەسەی نەزانی ئەرێوەڵە بەکاری نینی باشترە یعنی بەکار نهێنانی باشترە لە بەکارێن ئەو کەسەی کە نەزانی چونکە دەبێتە ڤایرۆسێک بەڕاستی هەم ژیانی خۆش هەم ژیانی خەڵکی ژێران دەکات باوەڕتەبی کابرا هەستایە هەڕەشەی لەو کچەی کردیە دوای ئەوەی کە ڕسمەکان وشتی لێوەرگرتیە بە ناوی زەواز گوتیتی زەواز لەگەر دەکەم وا دەکەم زەوە هەموو معلومات وشتی لێوەرگرتیە ڤیددیو لێوەرگرتی ڕسمی لێوەرگرتیە دوای پاشان پێی گوتی وەڵی ئەگەر ئەو ڕسمانەی توم هەموو لەکەنە ڤیددیوەکانم هەمووی لەکەنە ئەوەندە پارەم لە بۆ نینی ئەمن بەڕاستی شتەکانت بڵاو دەکەم دەی ئەو کچەش نازانین چ بکە قەدەرەن ئەمن بەرنامەیەکی تەلەڤیزۆنیم هەبوو ڕێک باسی ئەو بابەتانم کردوتم ئەو ڕۆ لە دنیاینە بەیانی لە قیامەتین واللهی خی گەورە یەک هەمومان ڕدەگری وەقیفوهم ئینەه مەسئولون ڕیانگرن و پرسیارێن لێ بکەن لە بەرچی ئەو شتت کرد کاکە لە بەرچی ئەو کۆمنتەت نووسی کاکە لە بەرچی سومعیک فرانکەست ناشرین کرد لە بەرچی فرانکەس ئەگەر شتێکت بەدڵیش نەبووە ئەسڵ لە ئەخلاقی مسلمان چییە سەتری عیبی مسلمانی من ستر مسلما ستره الله في الدنيا والآخرة بارك الله يعني أصل ويا كما براسي أجر مسلمان قسەکە ئەگەر تەواوی کەم ئەو مەفهومەکە دوی بگا طبعا ئەو برادر ئەو خوشکە کە بەرنامەکەی دیت ویستی بووی خۆی بکوژی باوەڕتانەبی نەفتی حازر کردبوو ویستی بووی خۆی بکوژی براژنەکەی گوتیبی نەکەی شتی وا بکەی تێخەرە من وێرانە بم دەمکوژرێم ئێستا کەس و کارم بزانن و ئەو ڕسمانە برا بیتەوە دەکوژرێم ئەگەر واش بی بەڕاستی ئەمن ژیانم نامینی پێشەوەی حاڵەتەکە ڕووبدا و بە چاوی خۆم ببینم و تەحملی ناکەم خۆم دەکوژم ئەویش گوتوبی نا قەدەرەن دانیشتبوون ئەمیش باسی ئەو بابەتانم کردبوو یەکسەر ڕقەمەکەی من یاوەرگرت تەلەفۆنی کرد مامۆستا بابەتێکی ئەومانەیە دەتوانی هاوکاریمان کویتم بەسەر چاو چیەوەتی وەڵای شتەکان چیتان کردوتی وڵی غەڵەتە چیوانمان کردی ڕسمەکانمان نردیە سیقەمان پێ کردیە بە ناوی زەوا جوانە ئیدی کابرا ئێستا هەڕەشە دەکات ڕقەمەکەم وەرگرت قسەم لەگەری کرد لەگەڵ برانەی تون و تیژیش ئەمە زۆر زار لە دەورەکان و قسە وشتمان هەیە وتمان کاکە زۆر زار ڕەنگە ئەوەی بە ئێمە بکرێ لەوانەیە بە خەڵکی دیکە نەکرێ بستە حکوومەت و محکەمە و شت لەوانە شتەکان گەورە بکرێ کچێکە ناتوانانی بستە محکەمەی شکایەت کە چکە عرفی ما مجتمعی ما داخراوە چی جێ دیکە نییە کچەکە بتوانانی بێ لە بەرامبەر حاکم و لە بەرامبەر مرکزێک شورتە و شکایەت بنووسی بێ ڕوبەڕووی کابرا ڕاوەستیتەوە وڵا ئەمنیش تەلەفۆنەکەم وەرگرت چەند جار تەلەفۆنم کرد جوابی نەدوایی نامەیەکم لۆ نووسیوتم ئەگەر جواب نەدەوێت بەرامبەر یاسا
بەڕاستی دەبی خۆت ببینیەوە قسم لە گەریکە هات تا ڕاوەتی کاکە داوای لێبرن دەکەمتم کاکە گیان عیبە تۆ خوشکت نییە دایکت نییە کە سوکارن نییە یەکسەر دوایی داوای لێبردننی کرد و هەموو شتەکانیش ڕەش کردەوە من فریایکەتم بەڕاستی باشە مامۆستا ینی بە کورت و مختصری کێشەکان ئەوەندە گەورن هەتا دەگاتە ڕادەی خۆکوشتن یان کوشتی کەسێکی بەرامبەر ئەمە لە کۆمەڵگەیەک مسلمانی کوردین ماشەڵا ڕەوشتێکی باشمان هەیە ئاگامان لە یەک دیە خەڵەتەکانی یەکدی دەشارینەوە هاوکاری یەکدی دەکەین جێی گیان ئاگات لە هەردوو دیویەوە نیە کۆمەڵگەی ئێرە کۆمەڵگەی ئینگلیزیش ماسەڵات و زیاتر لە ناو ئەنگلیزانی سەفەریش دەکەی زوو دەچێنەوە ئەوەی ئێستا خراپ بەکارێنانی سوۆشال میدیا ئایا لە کۆمەڵگای ما یان لە هەموو دنیای وایە لە هەموو دنیا وایە لە کۆمەڵگای دیکە چوونە دەی لە کۆمەڵگای دیکەش هەر وەکومەیە بەڵام لەبەرەوەی زووتر گەیشتیتە ئەوان عادەتەن شت درەنگتر دەگاتەمە باشە ئێستا فێربوونە ئۆکەی یعنی چ فێربووینە باشتر بەکارێن مەبەست فێربوونە بەکارهێنەر نا بەرهەمهێنەریان زۆرترە لە بەکارهێنەر ئێستا هەموو کوردستان وەکو صانع محتەوا دەڵێن مەبەست کڕیەیتەر جوانە کڕیەیتەرم باسی مامۆسای ئاینیمان کرد چەند مامۆسای ئاینی سۆشەل میدیا بەکاردێنێ وەکو کڕیەیتەر زۆر بەکەمی نیت ڕست ئێبات مامۆسایەک لە خوتبەی چەند کەس دێتە خوتبە مامۆستا مەسەن مزگەوت 2000 کەس مزگەوتیمە گەورێر 2000 کەسی دێ ئێستا ڤیددیوەیەکی بکەی هەر سلااوە چ بکەی لەوانە 5000 کەسەوە ڕاستە ئەوە هەفتە یەک ڕۆژە هەموو ڕۆژێ زانە ئەو مامۆستایانەی کە زمان ئینگلیزی دەزانن وەکو مفتی منکە ڕاست مامۆستای کوردیشمان ئینگلیزیەکەی فولە هێرات با بڵێن بانگەشەکە دەبوو هەموو دنیاوی ئەو بابگەڕە مسەبسیارەکەی لە هەموو دنیای خراپ بەکارهێنان هەیە بەڵام هەندێک ئەتەکێتی کۆمەڵایەتی هەیە لەکن هەندە خەڵکی قسە باز نییە مەسا و نمونەی مامۆستا باسی کرد لە نێوان کچەک و کوڕێکی ئەوروپی بی کچەکە دەرێ بڵاو دەکەیەوە دەبڵاوکە ڕاست زۆر گرنگ نییە لە بۆ پێدێ بەڵام لێرە لە ئەو بەکارهێنانەی ما یەکسان نییە بە پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان عورفەکەی ما باشە لێ وا هەز دەکەین لەکنەمە زۆرە دووش متاڵعی سوۆشەل میدیای جیهانیمان زۆر کەمە ئەمە بڕۆ ناو ئینستاگرام و با بڵێن سوۆشەل میدیاکانی خۆمان هەشتی کوردیمان دێتە پێش لێ لە جیهانی دەرێمە ئاگادار نینە بەڵام لە هەموو دنیا ئەو کێشە هەیە بەڵام ئەمە پێویستە جوانتر بەکاری لە جوان بەکارینانی شتێک دێتە ڕێ بە ئەمە لەگەڵ مامۆستاش ئەوە باسکەین مامۆستا ئەتو لەگە سوۆشال میدیایەکوی دەزانیت من یەک قورآنم جارێ بڵاو کردووە یعنی ئەوی جەنابەت باس کرد بە ملیۆن بۆ بەس بینەری یعنی قورآن بە ملیۆن بوارێ بەس قورآن خوێندن و سرودی دادنی سوۆشال میدیا ئەدی ئامۆژگاریشم هەیە بە زیاتر مەثلن 12 ملیۆن 6 هەیڤۆدا بینەرێتە هەبی هەتا هیندستان هەتا پاکستان شخصە بۆ دیتی کۆمنتی هندی و پاکستانیت بودی بەجدی تەرجەمەت کردی خوێندیتە باشە ئەوە یەک مامۆستا دیوانی تر چەند زۆرە یعنی مادەم ئەگەر ئەمن زگم پێ ناستێن بەوانەی کە شتێک دەزان مەسەلەن فیتەرێکمان هەیە مۆنتێرێکمان هەیە پێشکەشکارێک مامۆستایەکی ئاینی هەیە پێشتر زگم پێدەستان بەس زگم پێیان ناست لەبەرەوە جورئەتیان نییە کو کەسێکی بە لا ڕێدەری کۆمەڵایەتی لە سوۆشەل میدیای ئەرزی مەسەلەن لە شولاری خۆی دەکات کچە ئەگە کوڕە جوونی پیس دەدا قسەی ناشرین دەکات ئەو جورئەتی پەیدا کردی دێت سە شاشەی لۆمە پەیدامان تو نایە جێ با ئەمە شتێکی دیکە بکەین ئەتوو جارە وەڵام دەوە دوایە ئەوانەی ئەتوو دایانناسی سوۆشال میدیا و کەسی بەناوبانگ و دیارن بەبێ ناهێنانی کەسێک چەندیان ژیانی خۆیان وەکەوەیە کە سوۆشال میدیا بەکاردێنن چەندیشیان دووڕوون ئەو ژیانەی کە لە سوۆشال میدیا دەنێت 100 پلە جیاوازە زۆربەی هەرە زۆر ئینفلوێنسەرەکان دەناسن 99 ئینفلوێنسەرەکان درۆ لەگەڵ خەڵک دەکەن لە ڕێکەوە ستایلی ژیانیانە ئینفلوێنسەری دەناسن مامۆستا دینای لە گیرفانی نییە باشە دێ سیارێک تو جوانە دەبا وسم پێوە دەگری و دوو فەخفەقی پێوە دەکا بڵاوی دەکات لێە سوۆشەل میدیا تکایە ئەگە مامۆستایەکی ئاینی باسی مۆزوعاتی کرد جوێ لێ بگرن ئەگەر یەکە چۆچی جێ کوردی باسی معلوماتە چی کردو معلوماتەکەت سیف کردو بە کارتی نەئا بەڵام مەچنە ناو ژیانی شخصی ئینفلوێنسەرەکان ڕۆژانە سەکات قاوەکی دەخواتەوە چی بەکاردێنی چێوە دەڕوا چەند برادری هەیە لە چێنانی دەخوا هەمووی درویە تەحەدا دەکەم لە 100 ئینفلوێنسەری
نەوەتی بینە پارێ ڕۆژەکەی پێنیە خودش باشە. تەڕازی بوو سەر مامۆستا جان کەسێک کە ژیانی ئەوها خۆش نییە لە سوۆشال میدیا دەیەوێ خۆی بەناوبان کە ستایلێکی ژیانی دیکە دادنێت گوناها یانەوە کەیفی خۆی تکا کە دەیەوێ خەڵک ئەو هەتێ بگا کە کەسێکی دەوڵەمەندە کەسێکی زیرەکە کەسێکی بازرگانە طبعا تأثيرات السلبية هم لسر خوي وهم لسر دوروبر ومجتمعي شهية مثلا كأبينية كبراي رنجت زيرانت بي أستاذ مثلا متابعي كديواني كهدا الناسي لجيان روجانا دينارشي لجيرفاني نية حاجی یەکێکمان هەیە داوای 5 وەرەقە قەردی لێ کردم لە سوۆشەل میدیا دەرێ میلیۆنێک دلارم هەیە هەولێرێ لا راستك يعني حتى استا بعضك لو انا حتى كفيري جورش لخلق دكن يعني مامۆستا خلقك زور زرمن دبوات هي گوناحە ئەو بەکارهێنانە یان شتێکی ئاساییە و کابرا حڕە و نفسی خۆی دەیەوێت کاک ئەوها خەڵک لێت طبعا خو عرض كردن كبر من فلانشتم وفران فكرم بي و دتوانم انتاجي باش لبو خلق بيدا كم استفاده يعني تجاري وانا بك او درويه كلغه خلق ديك دروش نعلتي لك راي براستي يعني تاوانشي زور قوري او كسبه يعني جاري واه امنو توش بهر دخلتين درين كابرا خاوان فكريه ك يعني برنامج جواني بي هل لكردستاني خو من ديت مان هل للري سوشيال ميديا بو او برنامجي مثلا او معامله الكترونياني وكو بيتكوين ومثلا امانه هاتن كومالك شتاتن خلق ورده خرشيان دانا خوره کرد او 5 ورقه بر دوای کردی 50 ورقه دوای کردی دفتر دوای کردی 20 دفتر هر برنامه گمن لګردی اندانشت بو نزیشی تسل کسب نوانی کزرر زیان کان یکربو یچلونه تسل دفتری رویشت بو يعني باجوي ك او كسا همو باركاني خوان دخلنا او اكاونت لنا معاملك باش داري لكن دوای لکات اكاونتك دسوتينو هيز اوفيس شي نيتو بسي شكايتي لي بقسي شي هل خلطها او كسا طبعا بقسي شي بنك بقسي كسا شي تسنكسك اولا مستفيد بنتيدا تسنكسك او شركه لو يك الروازي بهاك لو يك السيكو لو خلق دروسكا يقلو انا من لمزقود من دانشتم برادر يكات اهلي مزقوتي خومانه غزوري خوي هنا قوتي ما مستا او زاوايم هاتيه دري معاملەیەکی وا هەیە پارەکانی خۆت بینە هەموو ماگانە ئەگەر ئەتوو مەسەلەن دەفتەر لەناو معاملەکەی بی هەموو ماگانە ئەمن دەتوانم 50 وەرەقەت لە وەرگرم هەموو مانگ ئێدەی ئەتوو خانێکی دەکڕی بە دەفتەر بە 500,000 بە 3 وەرەقی بەکرێ دەدەی ئێستا ئەتوو دەفتەر تەبیبی خێنەوە معاملەک هەموو مانگ 50 وەرەقی وەرگی ئەوە ئەوجە بە خەیاڵات داهاتە چمیمەوە زۆر بە خەیاڵاتی ژوار لێ دەکە قەنەعەت پێبینی بە هیچ شێوەیە خۆمان لێ نزیک نەکەن حەرامیش ئەو پیاوەش هات گوتی من هەتا پرسی مامۆستا نەکەم بەڕاستی ناتوانم بێمە ناو معاملەیە هات بەرنامەکەی باسوتم کاکە ئەمن ورد و درشتی بەرنامەی هەمویانم خوێندیتەوە و فتوای زانانیشم لەسەر خوێندیتەوە لەبەرەوەی ئەو معاملاتانە هیچی ئۆفیسەکی ڕسمی نییە لە وڵات هیچی ڕسمیەتیان نێسبێنێ ئەگەر تۆ لێت قەوما بچی لە حکوومەت لە دازگا شکایەتی لێ بکەی کەسێکی ڕسمی نییە بریکاکە ئەمە صاحبی شەریکەکەیمە ئەو ئۆفیسمانەیە فلاشمانێ لەن ئۆفیسەکەی لە دوبەی ئۆفیسێک لە فلان شوێنێ کە دوای ئەسڵەن وجودیشی نامینێ هەرچی پارە هەیە ئێستا پیاو هەبووە صاحبی 20 دەفتەرە باوەڕتە بێ دوونێ هاتێ لە بۆ زەکات دوونێ هاتێتی مامۆستا وەڵڵاهی ئەرزاق لە ماڵەکەم دانیە صاحبی 20 دەفتەریش بووە دەبینە کاکە بینە و لە چی دەست خۆش بیاخۆ مامۆستا داخۆزت شتێکی تۆی باش مامۆستا دەستیژی بکە مادە ڕووسڵین ڕاخ قسەمانێ بە ئەمە وەنی قسەمایە لەسەر قسەی قسەت لەسەر فەیکی کاکە دوایان 2 دقە 1 دقە دیاڵ با پێ بڵێم دەبر لۆ تو قسەی بکەم یا لۆ خەرچی نانە لە هەردووکمان دەباش یاڵە ئەمن وەم زانین بە بادین قسەی دەکەی سوپاس دیاڵە کات بادینی بۆ والله بۆ بادینی بۆس ئەرێ دقیق بەری تێبێژی ئەvە چ جلکن والله باب بۆ بدەم ئەوڕۆ دوونێ گوتم کاکە وەڵایەوە ئەوەکمان هەیە گوتیان دەبی لە بەرنامەی چ کرد لەبەر ئەی گوتی بزان چیان بەدرە وڵای ئەوە لە هەمووی ئالەساس ئەوەترە نازانم جوانە جوانە مەسەڵادی پشتێنەکەی چییە وڵای پشتێنەکەی برادرش خوا خێری چێ برادرەکە جلکێت بۆەوەی ناخودی خێرایی بنوێست و شیتکی یا منە ئەوێ وەکێ ئەوە خۆمە ئەوەت بەزەوی تۆ ئەوەی ئەی باش ئەوەش باش هەر باشە ئەو تەسبیح حاژەری بابمە لا إله إلا حاجی الله با پێ درێم ژیانی سوشال میدیای ئەوانەی کڕیترن لۆ فەیکە کڕیترن خوا بەس یەک دقە ئەو یەک ساعتە باسەوەی دەکە ژیانیان فەیکە ئێ تو بەخۆتەوە جلکارەی وە دەرێم کاکە وەڵڵا ئەوەی بابمە وەرێ مامۆستا ئەمە چم هەر ئەوەی دەکەم والله ڕاستیەکەی ئەو ڕاستیەکەی دەرێ ڕاستیەکەی گوتەوە لۆ فەیکە
ئەگەر بتێ بە سوشل میدیا ئینفلوئنسەر کەسی بەناوبانگ پبلیک فیگەر هەر ناوەجی هەیە پێویستە ڤیددیۆ زۆر ڕۆژانە باشە تو هەموو ڕۆژە باسی دەکەی مامەسە ڕۆژێک دەرێەوە ئەو ڕۆ لە خەوێ هەستان سبێنێ بیانیتان باشتر مەقاعی نیۆڕوانێ داوەتی کاکشتوانی بووم ئێوارێت 2 3 4 ئەوهانیە با زۆ پلان ئەو هەفتە بی ئەو ڕۆ هەڵدەستیەوە هیچ شتەکرد نییە خەڵکی چاوەڕێ ڤیددیۆ لێ دەکات چونچێت و دەیلی کڕیتریان ڕۆژانە سناپ ئێستا پێشتان دەرم لۆ ئەوهان لێ هاتیە دەبی شتی فیکە تەلەفۆن دەکات دەرێ مامە سەزانە ئەوڕۆ بەسەر مارین گۆدار دەم باشە لە پڕەت و ئاگال لێ نییە سیناریۆ لۆ دادنێ دێم باسی مۆزوع ئاچی دەکەین مهم ڤیددیۆیەکە بی باشە ئێوارەکەی کاکە داوەتێکی ڕێکخێن لە شوێنێک مەزرعاک با بچین یعنی هەتا ژیانی خۆی شخصی لە دەست دەدا هەموو ڕۆژەی لە ناو سوشل میدیایە ژیانی خۆی فیکە نازانین چ بکە دەی مەسەرم چ پشیلە چ بکڕێت تا تەسویر پشیلەکەی بکە دەی بزانی بابک پلکەچی پیر دا پیرەک ها ڕۆژانە سەردانێکی شما بووم لە ماڵی هەموو ڕۆژە تەسوین بکەی هیچ نەما چ بکەی کاکە بابە ئەمن مامۆستا ئەمن کەسی دەناسم با بڵێن ناسیاوی ئینفلوئنسەرێکی دەرێ ئەو ئینفلوئنسەرە ژنی هینایە ژنێکی جوان بەس شەرتی لەگەر ئەوە بۆ دەبی بێ سوشل میدیای لەگەرم پێش گوتیتی لەبەر تا بەناوبانگ بین ئینفلوئنسەر هەیە بەهۆی ژنیەوە بەناوبانگە ژنی هینای بۆ ئەوەی بەناوبانگ بی مەسەڵەن یان مەوزوعێکی دروست حاجی بەخۆی کە سناپچاتی بەکاردێنی طبعا ئەمن ئاخیری دەبی 2 دقەشم دەنێ بزانم چ باشە چ خراپە بەکاربیین یان نا چێگە بەرنامەک بەس باسی کێشە بوو حەلی تێدا نەبوو کاتۆ بەرنامەی ناجح نەبوو ئاخیر ڕسمی کە دەبتە کەڤەر ئەو لە سناپچاتی زیاتر ڕسمی لەگە خێزانی دادەنێ ئاژوشکە دەچی دەرێ ئای ئەو بچی و چ جوانە دەبی هەموو ڤیدیۆکان تۆ شاکێت تا ئاخیری بابەتی با بڵێن فیک ئەمن 2 وێبسایت دەزانم وێبسایت بە پارەیە الحەمدوللا کورد ئانی ناو سوشل میدیای نە زۆر پارەی بەشتی نادەن بەزم پێ باوەڕ بکە خەڵکەکەیە ئینفلوئنسەر هەیە ڤیدیۆی دانایە لە ماوەی ڕۆژێکی گەیشتە 1 ملیۆنی یان نازانم 34,000 لایک بەبێ سپۆنسەر لەو وێبسایتە لێ دەدەی ئەو شارەکەی 90 فیکە یعنی درۆ لەگە کۆمپانیەکانیش دەکەن چونچە ئەم کۆمپانیام هەیە دێمە سەر پیجی XYZ کە نەفەرەکە تۆ شارەکەم هەمووی لایکە و هەمووی کۆمنتە و هەمووی یان ئێستا ئەمش دەرم وەڵا با ڕەکلامەکان دەمە و نەفەرەی گۆرەشتی زۆر سەی باتخواش نانا دوایشتی سێرتر دەکڕن $10 و $20 و ناوامەستا لێرە زانیت بە هەندێک لە سوشال میدیای بینە دەرێ ئەوە گوتت چیانە ئەو ئەریکا وڵڵا دەفەکەش هەیە وەڵڵا هەربژی مامۆستامەنا دەشتی خوا خێرە دەبنووسی سوشال میدیای چەوحاری چ لێ گەڕێن با لە ژیانی ئاسایی بەس ئەوەی لۆ زەناوت باسکەم بەس ئەوەی چێ تااقەتەگرێ دە دەردی دووری بۆ ترێندێک لە هەموو ئەوەی بڵاو چێ تااقەتەگرێ لە دەردی دووری دێڵە چاکە ترێن دەڕواگەدار بن یاڵڵا خۆ حاضرکن بسم الله سناپی کە ڤیۆت زۆر دەبی کابەکان لە پۆست
قرا ولا دنيا بالندم سبكة والله بنورته ما قروا رشر ناقلك سبكة ونحبار حد من برحمة بفرموا يا أبا القاسم لصر فرده صراط حاتم نزعت مقرنة ذي سبكة طبلاك وما مدربيش بابك ما يا حل يا طبلاك وما مدربيش بابك ما يا حل ارتي دوري دايقرتم فمويرانا يا مال ارتي دوري دايقرتم فمويرانا يا مال
بەدەستی دەردەوە خایە زەبۆن مای لە لای تۆ زۆر ئاسانە ئەی خودا حەلی مشکلاتمە اللهم صل على محمد اللهم صل على محمد گەرم بووە بارك الله فيك مامۆستا نەوزار گردی دەیگوت بارك الله ئەو توڵی لێ کردینەوە زانی مەوزۆ چ بوو هەر نەمانی سرودی بری هەر قسەمان کرد و گەرم تۆرە کردو ئەجا قسەشی خۆشیە لەسەر مامۆستا گوتی نەورۆز یعنی دۆرمە الله أكبر ڕەمەزان یعنی نیسک الله. ئەگەر نیسک نەبی حساب ڕەمەزان نییە مەولودش یعنی مەلا دەشت أي بارك الله فيك والله والله بجوز صح كبتايبت فيك ودا في هرجرين دبي أواني سرودي درين وخوان زور بيدا فجنا دبي دانش هەندێک لە سوودەکانی مامۆستای ئەوەیە بڕک عاتفیە هەندێکی برادرێکم دەیگۆ وەخت خۆی ئەلما ئەوە بوومە گەڕایمەوە ئێستا وەخت خۆی جیم لە گۆرانی خراپ دەگرت ها ڕۆمانسی ئەوانە دەیگۆ وەڵا گەڕامەوە گوتم بە هەرجی لە گۆرانی بگرم گۆ جیم لە گۆرانیش مامۆستا دەشتی گرت تايبت گوتیەوە بەبیرهاتەوە عاتفم دیسا ڕۆیشتەوە ڕۆمانسی بۆ دیارە ئەو بە خەیاڵی جاران جێدایتەوە تێدەگەی أي بارك الله نانا خەرکێ جێدا تێ و گەڕایتەوەش الله بارك بالضبط وڵا زۆر کەس ئەخوا یەک لە نمونونەکان دەژێڕمە مامۆستاگە ڕوخسەتم دەن وەختی خۆی تەبعاً ساری 2009 چ مامۆستا بزانی وەختی ئەو کاتی سۆشال میدیا زۆر ئەو دەورەی نەبوو بەڕاستی لە کەناڵی لۆکاڵیەکان و بەردەوامەوەی ئیمن دەهاتە خوارێ و بابەتان ئەوجا یەک لەوانە کە دەرێم دەکەم باسی زەمانە ئافرەتی سەرکۆ زۆرە شعرەکە جە لە سەو بابەتی و ئافرەتێک تەلەفۆنی کرەگەر ئێستاش خوشی بەڕێزە خوای گەورە دوعامان لە بۆ کاگەر لەو کەناڵەت جێ لە ئێمەیە لای تەلەفۆنی کرد گوتی مامۆستا گوتی ئەمن جەنابەت هەر ئەوت بۆی دەزانم کە دەنگت خۆشە شتەکانت کاریگەرە لەسەر بەس کە ئەو شعرم جێ لێ بوو بڕواب کە سرم کۆت بوو ئەوەش بووم یعنی کەسێکی ملتەزم نەبوو لە گەدینی وتی الحمدلله خدا هیداەتی دام و خدا حافظ هەر ئەوەندە يعني ما بستب لأن يهدي رجل من يدك خير من الدنيا وما فيه أو يقلو استفادة كان السوشيال ميديا كزنابتان آماجتان بيكر هذه صار سوشيال ميديا ما مستطيع زياتر جهان بلاتفورمي بكارديني مثلا فيسبوك انستا سناب والله نا ولا سناب وشتم نية زياتر فيسبوك نيتت هر بيك داري نيتت نا ولا نا ولا نيت من الشمال ودري دست خوش بو سناب والله جباب قصتها كاس أمن بيم خوش وشتك باس كم لسر أو بابته براسي ئەو کەسەی کە بەکاری دەینی پێمان وابوو کە دەبی بەڕاستی لە ڕەوزەوە ڕاست سیستەمەشی فێربوون ئەتەکێتی زیان و قازان زوشتەکانی هەمووی باس کرێ لۆی خەڵک واعیبی ئەو جە بەکاری بینی
کاگ ئەحمەدی مفتیزادە نمونەیەکی زۆر جوانی هەیە خی گەورە دەرەجاتی عاریکە عارفێکی گەورەی کووردە تەوان ئەو کاتی تەلەفۆن و شت هەبووە ئەوە نەبوو برن ئەو مۆبایل و شت نەبووە هەر ئەو تەلەفۆنی نۆرمالی ماڵەکان هەبووە یەک لەو برادرە چەپانە کە ڕان سپاردێ بە ئەنقەس تەلەفۆن و کاگ ئەحمەدی مفتیزادە بکە دەڵێ 3 مانجی ڕەبەق هەموو ڕۆژ 1 سەعات زیاتریش تەلەفۆنم لۆ کاگ ئەحمەدی دەکرد چی جنێ و قسەی ناشین و حتا لە خۆی دەژێتەوە برادرێ دەرێت بەڕاستی ڕووی مەزلیسم نییە ئێستا قسەکان جوونەکان بجێڕمەوە کە چ قسێکم بە کاگ ئەحمەدی گوتیە دەڕێ کاگ ئەحمەدیش تەلەفۆنەکەی هەر لە بنجێ بوو تەواوی قسەکانی منی جێڕا دەگرت حتا ئاخر دەیگوت تەهاتا ماندووی دەمە قسەی خۆم دەکرد دەیگوت کاکە گیان قسەکانت تەواو بوو دەیگوت ناوەڵە زۆر زۆرم مایە بەس مادی بوو دەیگوت دەی بەخوا ئەمە زۆر لەوە خراپترم کە تۆ باسی دەکەی زۆر لەوە خراپترم کە تۆ ئەو هەموو قسە ناشینانە پێ دەرەی من لە خۆم بخۆم باشتر دەناسم هەموو ڕۆژ دەیگوت بەو قسەی ئەمنی کوشتە بوو ئاخر قسەی دەیگوت ئەوەش نەوە ئێستا مەسەلەن ئێمە بین جارێک دوو جنێوی یاشی بدان کابرا قەپاتی دەکەین یان ڕەفعل یان ئەوە تا ئەجا هەر کاگ ئەحمەد باسەکە دەرێت چەند مەلایەکی دیکەی تاقی کردبەوە پێیان تەحمل نەکراوە مەسەن کابرا هەر جوونی دابوو هەر قسەی ناشین کرد بوو جارێک 2000 ئاخری مامۆستایەکەش لە خۆی وەرز بوو دەستی بە جوونان کرد گوتی دەی مامۆستا منیش هەر ئەوەم دەویست ئەتوو بیم لە سەنگەرەکەی خۆم وار لێ بکەم کە ئەتوش وەشی من جنێو فرۆش بی ئەو نەمەتەشی لەگەر کاگ ئەحمەد بەکارهێنا هەموو ڕۆژێ تەلەفۆنەکەی دەستدا تاماندی دە بۆ قسەی بە کاگ ئەحمەدی دەگوت هەتا 3 مانگ پاش 3 مانگەکەی وتیارێ ئەو پیاوە دارە بەردە شاخە ئاخر باشە چییە ئەو هەموو قسەی دەکەم ئەو ئاخری قسەکان دەرێ کاکە گیان بەخوا من زۆر لەوە خراپترم کە تۆ باسی دەکەی پاش 3 مانگەکەی ئەو پیاوە تۆبەی کرد تۆبەی دەکات مەجلیسێک لەماڵی کاگ ئەحمەد دانیشتنەویش دێ دەرێ کاگ ئەحمەد دەمناسیەوە دەرێت خوا دیتیتان برایان ئەو برا ئازیز و خۆشەویستە 3 مانگە ئێمە ڕۆژانە قسەی خۆشەکەین یعنی نارێتە تەلەبەکانی هەسن دارکارێکی باشی بکەن 3 مانگە ئێمە قسەی شیرین و قسەی خۆشەکەین چۆن ناناسم کاکە گیان ئەو جەتەوان کابراش دەسە چەپکە گوڵێکی بردو و عادەتی ئەو برانەی ڕۆژهەڵاتوان کە کەسێک بیەوێ ئاشبی تۆ لەگەر کەسێک چەپکە گوڵەشی بردی تی دەی کاکەوڵات چەپکە گوڵەکە بڕۆ بۆ قیمەتی گوڵەکەم لەوە بینە دوای گوتی بڕۆم بیدەن بە فلان مارە فەقیر وەژار تەوان ئەو پیاوە ئێستا داعیەکە تەوبێکی وای کرد تی کاگ ئەحمەد زۆر داوای لە بردنەکە زۆر خەجاڵەتم جا ئەو قسەیە پێم خۆش بۆکو نەسیحەتێک تەواوی خوشک و برایان و گەنجان و لاوانی کوردستان دەرسی لێوەربگرن توخوا کۆمنتێک منووسن قسەیەک منووسن بابەتێک بڵاو مەکەوە وەڵاهی ڕەنگە ئەو برادری کە فەیسبوکی هەیە یعنی هەر شتێکی دیکەی هەیە کەشت بڵاو دەکاتەوە ڕۆژانە ئەو شتانی کە بڵاوی دەکەی ئەگەر خوددا پێی ناخۆش بی دوو ڕۆژی کە تۆ ڕەمزێکرد لەسەری دانایە کە بمری کەس ناتوانین ڕەمزەکەشت بشکێنی لە بۆ چاپکە دەی وەڵڵە ئەوە هەمووی تەسوور دەکرێت لۆ قیامەتت ڕادەگیری مامۆستا پێش کومنت نووسین بابەتەکی دیکەش هەیە مەسەلان دەیان کەس دێنە پێش چاومان لە سوشال میدیا دەیان بین لە خومانەوە مەسەن بەخوا کابرایەکی سەخیفە دوور لەو مەز بەخوای ناشرینە بەخوای ئەمرت نەمینێ ئەوە خۆ نایناسی شتێکی کردووە بۆ خۆی حڕێتی شخصیە و ئازادی ڕادەربڕینە هەر شتێکی بڵاو دەکاتەوە ئەو قسەی خۆمان لەگەڵ ئەو نەها کومنتیش نانووسین ئەوە چون محاسبەمان تەبان ئەوش گوناحە ئەسڵ وایە ئینسانی ئیماندار ئەگەر ئیمانەکە تاو لە دەرونی جێگیر بوو بی ئەمن کەسێک ببینم کە لە ناو مەعسیەتدایە کەسێک ببینە مەسەرەن ئەفکارەکەی ئەخلاقێکی تەسەڕفاتێکی بەدڵم نییە دەبێت پڕ بە دوعای یعنی لە دڵ بۆ دوعای خێری لێ بۆ بکەم لە شەڕی ئوحد ئیمامی عومەر هاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی یا رسول الله لەبەرچی دوعایەک ناکەی ئێستا خوای گەورە و کافرانە لە ناو بە پێغەمبەری خوا چی جواب داوە ئێستاوان دوژمنن چەشیان لە دەستەوە دەیان کوژن وانە پێغەمبەری خوا فەرمووی اللهم اهدی قوم فإنهم لا يعلمون بەرامبەر چێ بەرامبەر کەسی دوژمن خوایە هیدایەتیان بدەیت چکە نەزانن قورئانە فەرمێ وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما باوەڕتان هەبی قورئان پڕێتی لەو دەقانەی کە پڕە لە میهرەبانی و خۆشەویستی و مەحەبەت بەرامبەر نەکەر مسلمان بەرامبەر غیری مسلمانیش هەموو کەسمان قبول بی یعنی کابرایەک هەر بۆ چوونەشی هەیە هەر ڕەیەکی هەیە بۆیە کاگ ئەحمەدی فیزازە قەولی زۆر جوانی هەیە
چۆن بڕاستی کەسێکی عارفێکی گەورەیە بە فعلیش بۆ خۆی لەناو بابەتە ڕوحانیەکان کوڵایە دەڵێ کابرای بتپەرستی مخلیس جوان دیقەت دەنا ئەو قسەیە کابرای بتپەرستی مخلیس خەریکی پەرستنی بتەکەی خۆیتی فرمێسک لە چاوی دێتە خوارێ چەند لە ظاهری فرمێسەکەی ئەوەندەش لە ناخ و دەرونیتی بەرامبەر بتەکەی بەڵام کەسێکی ئینسان دۆستە کەسێکی بەڕەحمە کەسێکی بە ئەخلاقە کەسێکی هەموو مواسەفاتێکی جوانی تێدایە ئەو کەسە دەفەرمێ دەی بەخوای قەسەم ئەو کابرا بتپەرستە مخلیسە لای خوا زۆر باشتر و چاکتر و خۆشەویسترە لە حاجیەک تەوافی بەی دەکا بەڵام منافقە چونکە کابرای بە ظاهر تەواف دەکاتن و لە دەرونیشی و منافقە ئەو گەورەترین زەربەی لە مسلمانان لە دینەکەی خۆی دەدا بەڵام ئەو کابرا بتپەرستە مخلیسە کە دانیشتە خەریکی پەرستنی بتەکەی خۆیتی یەک زەڕێ لە دینەکەی من نادا تعبیر لە ناخ و کەسایەتەکەی خۆی دەکات بەڵام هەر کاتەشیش حقیقەتی لەبۆ ڕۆم بیتەوە کابرا دەبیتە مسلمان بەڵام ئەو کابرا کابرای منافقە هەزار زاریش تەواف بکە بەڕاستی نەئەخلاقیەکانی گەورەترین زەڕێ لە مسلمانان دەدا هل في الدرك أسفل من النار ئەرێ ئەو بابەتەکەیە کە من جارێک لە خودبەی جومعە و قسەیم باس کرد برادێک نامەی نووسی مامۆستا ئەتو چۆن دەڕێی کابرای بتپەرستی مخلیس لە حاجیەک لە لای خوا مرتبەشی گەورەترە و خۆشەویسترە دەیوتم کاکە بە نەسی قورئانە من ئەو قسەیم کردێتی چۆن تمەوە قسەی پیاوێکی عارفی قورئانیە باشە کابرای بتپەرست کە هێشتا دینی پێ ڕانەگەیەندرایە نەگەیشتیتە حقیقەتی ئیمان خدای نەدیدیتەوە باشە شارەزای دین نییە حکمی چیە لە قورئان ئەگەر سبێنی لەسەر ئەو حاڵەتەی مرد نەگەیشتیە حکمی چیە مامۆستا دەشتی ما كنا معذبين حتى نبعث رسول تەبە پێی گوتێک یعنی عذابی نادەین تا حقیقەت و ڕاستەقینەکەی پێ نەگا دەی باشە کابرای منافق کە تەوافی بەی دەکا 1001 پیلانی ناشینی هەیە لە بۆ ناشینکردنی دینەکەی خوا دەرحەق بەوچی دەفەرمێ سواء عليهم أوعظت أم لم تكن من الواعظين أي بارك الله فيك الله إن المنافقين في الدرك الأسفل من ولن تجد له من دون الله وليا جا بەڕاستی قورئان پڕیتی لەو ئەخلاق و ڕۆژتە بەرزانە سوشیال میدیا بەڕاستی دەتوانین بیکەینە شۆڕشێکی گەورە جوانە يعني ئەو پرسیارە با لە بوو کەسی مختص بیت چکە لە ناو سوشیال میدیان ئەجا ئەمن یەک قەوس قسەکەم تەکەم دوایی بە یا الله بارك الله کەوتیش فيك بە وردی کاتەوە یا الله کەوتم دەتوانین شۆڕشێک بکەین بەڕاستی هەم شۆڕشێکی ئیمانی هەم شۆڕشێکی زانستی هەم شۆڕشێکی ئەخلاقی هەم شۆڕشێکی ئینسانی هەم شۆڕشێک بەڕاستی هەتا ئەگەر گلەی و گازاندەمان بوو مەسەن لە حکوومەت ناڕازین لە کۆوەڵەشتانێکی حکوومەت لە باتی بچینە سەرزادە مزاهرات بکەین مەقەڕەکان بدەینە بەرباران ناڕازی بین لە تەسەڕفاتی حکوومەت مەسەلەن جێی کوردی دەرێن کاکەوەرە لە پەیجێکی عام هەموو کوردستان بخەینە سەر ئەو پەیجە و گلەی و گازاندەکانمان و ئیمزا کۆکەینەوە تەوقیع کۆکەینەوە ئەرێ سەرۆکی حکوومەت ئەرێ فران وەزارەت ئەرێ فلان کەس کاکە بۆ شتتان ناڕازین میلەت هەمووی لێتان ناڕازی ئەو شتەی بگۆڕن أي بارك الله فيك ئەو کاتی ئەوانش بەڕاستی پێداچوونەوە دەکەن طبعا أما بين طاوقي خوارتر كذلك إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم دل سورەکەی داگرە دڵە سوورەکەی داگرە کو قەڵبە سوورەکە داگرە ئەمە چۆن بتوانین سوشیال میدیا بە باشترین شێوە بەکاربێنین هەم لە ڕووی ئاینی و کۆمەڵایەتی و خێرمان بوو بێ هەم بیکەینە بازارێکی باشیش لەوەی کە نەت کردوتە بە تەمای بیکەی چون بکەین ئەس دەبووە چاکێ بینم دیاڵە بژە بڕۆ ئەم قەڵبە سوورەکەی داگرە ئەم ڕۆژ قسەی لۆمە بکە قسەی خۆی بابەتی سوشیال میدیا هەر ئامرازەکە و کچە قویەکەی باس کرد وەکو سیارەك حساب بکە سوشیال میدیاکان سیارێ ئای دەستت خۆش بێ حدود لۆدانرەیە مەسەلەن لەو جاریش هێز بڕۆ ها حاجی بێ خەسبی ئەگەر تو هەشتا بڕۆی لەوانێت شکارە ساتەچی بی سوشیال میدیاش بە هەمان شێوە حدودەکی لۆدا بنێ هەم لە ڕووی وەختەوە ڕۆژانە کو پلانت هەیە بچێ میوانی نیو سەعات نابی زیاتر دابنیشی لە دەرسی مامۆستای چ دقە زیاتر نییە بتە 1 دقە هەموو هەرای دەکەن سوشیال میدیاش هەالێکە کاکە بریا من ڕۆژێ لە ساعاتێکی زیاتر نابی لە چەند ساعت بەکاردێنی بەبێ ئەولا لەوانەیە لە ڕۆژەچی چاکە دەچی دانەمەوەی چاکە با لە دەستت بی قسەی بکە چێ مەگرتی لە ماڵی مەگرتی توی چا ماڵە خەزیری عەفوان مامۆستا عەفوان مامۆستا دەبێت لە ڕۆژ دەوام هەستا بامە ئەوێ بم ئەو خۆشە چێت خواردت قەیسی زەوە با قسەکان بکەم ئەو دیاڵە ئەوتە پێم قەیسی بە چای دەستەکانت خۆش بیا دەستەکان خۆش بیا ڕەبی بەڕکردانێ
چەند ساعت ئێ برا. بەکاردێنی خۆت ئەمن شخصی ساعاتێک لۆ ساعت وەک زیاتر سوۆشەل میدیای بەکار ناهینم مطلقاً هەموو پلتفۆرمەکان هەموو ئەویش دۆچ بەکارێنم ئێستا پێترم بەس ئەوەی نەڕێژن گەڕان بە دوای ئەو بابەتانی کە لە چوارچێوەی ئیشەکەی خۆمە وەکو ئینفلوێنسەرێک هەتا بتوانم تەقلیدکردنەوە لە شتی باش عیب نییە دەبینم سوۆشەل میدیا ئینفلوێنسەرەکەیە مەکسیکیە هەمان بابەتی منی هەیە معلوماتەکان لێ دەبم شی دەکەمەوە لە بۆ کۆمەڵگەکەی خۆمان خلافی دین نییە نە خلافی تەرکەلتو نییە نە دای دەنێم سکریپتەکەی دادەنووسم لە بۆ ڕۆژی باش دەکەمە ڤیددیو چارێکە چمدانایە کۆمنتەکە شتەکە دەخینمەوە باشە کۆمنتی خراپ زۆر دێ لە بۆ من الحەمدلله زۆر بەکەمی دێ زۆر بەکەمی هەبووە مەسەن ئەمە ڕۆژە کۆمنتەکەم لۆ هات جوونی بەداکمدام داکم وفاتی سەلامەت لەگە مردینگۆ وەڵام منش هەستام چمەنا پرۆفایلی کابرای سەڵاواتی لێدایە و مەسەن ڕەمەزانێ شتی بڵاو کردەوە و لەو لاشە و جوونیدایە چەندی تۆ شاوێنەکەم کرد لە دووسێ وبسایتان لێمدا سوشەل میدیاکانی دیکەی نەمناسی نەمە دوور نەبزیک برایەکانم شاندا کاکە ئەوەی دەناسن ناوە جیرانە لە مەکتەبێ برادرە شتەکە وەڵا نامەم لەبوو کاکە باشی سەلامەڵێک ئەتوو ئەم دەناسی گوتی ناوە قەت ئەمن دیتێنە قەت پارێت و خواردیێنە قەت شوێ کۆرسەچی پارەمدا حاصلی ئەی بەس ئەو جوونەتدایە بەس دەمێ هۆکارەکەی بزانم وەڵای گوتی کاکە ئەمن لە مارێ کەس حساب ناکە لە دەرێ برادەکانم کەس حساب ناکە بام دەرێت و بەس پیاونی لە مەکتەبێ ساقیتم لە مەجلیسان کەس لێ ناگەرە قسام بکەم پێم وایەگە کۆمنتێکی بنووسم خەڵک لایک لە کۆمنتەکەی بکە وەزام هەموو دنیای منە ئەمنش دێم دەگەڕێم دەچمە سەپۆسی مامەسەزانایە مامەسە دەشتی فلان سار کاک ژوان شتێکی قۆڕ دەنووسم حتا خەڵک لایک کابرێ بەڕاست چونچێ ئاگاتان لەوی خەڵچینە 150 کە یەکێک معلوماتێکی دەدا لە ڤیددیویەک 150 کۆمنتەکان کاریگەری هەیە لەبەرەوەی ئەو کەسە قسەکەی ڕاست دەردەچی یاننا نمونە دەرێن ئەو قەیسێکی باشە زۆر خۆشە بەتامە پێش دە تو بیکڕی تۆشا کۆمنتەکان دەکەی بزانی ئارێوەیە یەک کەس بە قەستی یان بەو با بڵێن بە درۆ دووڵۆڕی ئەو مەجلیسە و بیسەران بینەران بە درۆ بنووسی وەڵام من کڕیم هەو نەبوو لەوانەیە 150 خەڵکی لێ بکشێتەوە باشە ئەوجە کۆمنتی خراپ دێ لە هەموو دەرێت چەند بێت چەقەڵ نابی لە هەموو شوێنەك یەک دووەک هەنا ئەو نینۆشیان تیش کردەوە بەرامبەر بە تو زۆر بەشیان ناسیا و دەردەچن یان کۆمپیتیتەرن نمونە ئەتوو وەختی خۆی لە مەکتەبێ کەسەکی باش نەبووی ینی تەڵەبەچی هار و هاج بووی و بەچڵچن ناجێ بووی ئێستا بوویە پێشکەشکارێکی زۆر گەورە لە کوردستان کەس دەرناسی ئەوانی کە قەدیم خۆیان لە تو باشە دانابوو ئێستا تەوەشا دەکەن کورە شوان کوردستان چار کورە ئەوە بە نمونە بوو باشە کورە لەسەر مامە تەقینەوە بە قوربانت بوو بە خۆت نازانی بگری لۆ ئەوەی دەکەی ئەلمهم ئەو کەسە مامە شوان ئەو کەسە شانێک نمایە لەسەری بگریە شوانی جاران نما بچی پیاسی بکە لەگەری باسیشتی قۆڕی بکە دۆمینێکە ئێستا شوان لە ئاسە چیکەیە دێت دەکا بە کۆمنتی بە فەیچی بە ئینستاگرامی فەیچی لێی دەدا معلوماتی لێ دەزانی کورە خۆ دیارە دیار باشە هاتی یان نا ئەو جە بێنە سەر ئەو شۆڕشێک بکەین ئەو شۆڕشە یەک دەقەتمایها بە کورتی سوۆشەل میدیا ڕوودەکەش ناڕوە کاکە جان ئامرازەکرد لە پێشە ناوی سوۆشەل میدیایە یەک کۆمەڵە پلتفۆرمە زانەکان پلتفۆرم بە کەڵکی ئێستای تووتێ ئەو بەکاربینە نمونە قوتابی زانکۆی لە بەشی کۆلێژی ئەسنانی مەرحەلەسی دەبینی زۆربەی ئەو بابەتانەی لۆتوو بە کەڵێک یوتیوبە کەواتە گرنگی بە یوتیوبەکە بدە سوۆشەل میدیایەکشت هەبی لە بۆ خزم و دۆست و کەسان ئەحواڵ پرسی ئەوانە شتەکە وایلاتی ئەوان کە تەرکە لە ژیانی خۆت باشە لە هەمووی نەک بەتر سوۆشەل میدیا کە تەسەوڕم هەیە داک و باب ئەو شتی ئێستا بکە ئیسراحەت دەکات لە بۆ منداڵەکانی دەدات و سناپچاتی ڕەشکەوە ئێستا ڕەشکەوەی استفادەی نییە سەرسرم باشە دووش دوگمەی سێرچی دابگرە کە شتەچی دەکەی لە دوو شتەی باش دەگەڕی مامۆستایەکی مامۆستا زانە لێ مەگەڕێ هەتا مامۆستا زانە لەوانەیە 20 ڤیدیۆت کە بێت هەتا دەگەی ڤیدیۆ مامۆستا زانای لەو لای هیدایەتیانە لەو شتەی خراپ ناگەی ڤیدیۆ مامۆستای سوۆشەل میدیا تووڵە ڕۆژانە لە بۆی دابنێ وەکو پلان چوونە دەرێ باشە یەک سەعات زیاتر با نەبی زۆر هاتەوە زۆر میهمە ئەوە دوای ئەمە لە خۆمان ئەم بەبیرم نینایەوە دوای شتەچی کورد 2 دقەی 2 دقە ئای خودشوە هەمی ڕازی بن
سوشیال میدیای باشی بکار بینن هکه هینا follow دکافنه جهی کردی جلدی فرانکا چت که چنا کرد پاشین که هنده کومنت بول السلام علیکم Why then